سلااوان لێبێ دیارە بەڕێبەراتی کشتتوکاڵی مێرگەسۆر زیاتر لە دوو کاژمێرێ لێرە لە هۆڵی قامەتی قەزای مێرگەسۆر پانێلێکی ڕێخست بوو بۆ ژمارەیەک کەسی ئەکادمیستی کە لە زانکۆی سەلاحەدین دهۆک سلێمانی هاتبوون لێرە لەبارەی گرنگی ئابووری داری فستاخ بۆ هەرێمی کوردستان ئاستەنگ و ئەڵتەرناتیڤەکان لێرە پانێلیستەکان خرای ڕوو ئەوەی جێی سەرنج بوو یەکێک لە مامۆستایانی زانکۆ دکتۆر شکری بانی ڕاگری کۆلیژی زانستە ئەندازیارکارێکی کشتتوکاڵی زانکۆی دهۆک با چەند قەدێکی داری زەیتون لێرێ دکتۆر ئەمە فستاق ببوورە ئەمە چۆنە بەدەستەوەیە بۆچی هێنات ئامانجە چی بوو لەمە والله ئامانجی ئەو بوو ئەنه با ببینن جەماعەت کو داری کەزوان دەتوانی بەترمە بکەیە فستاق و فستاقی بدات بەم شێوەیە بەس ئەبی پەیڕەوی نێر و مێ بکەی آخری ئەمە هەگەر ئەمە مەیەکەیەتی ئەبێ داری نیریش هەبیت بۆ پەڕینەکەی بۆ پەڕینەکەی آخری هەکەر ئەوە پەیڕەو نەکەی ئەمە خاڵی دەرئەچن پۆش دەرئەچن ئەمە ئەمە ئێستا ناتوانی حکمی بکەی ئەبی بنمیجهر سەیری جەنینەکە بنمیجهر کابزانی پەیڕەو کرایە یان نە بس كي ديار بيت مانجي هاي ديار بيت هكذا تجيبه يعني طرينكي تواوبه يعني نيركي موجودة للمنطقة هكذا تجي نبو معنى وي طرينكي تواو نبو نيركي موجود نبو للمنطقة فيربي او نكرديا نه تاده داري مي لقال يكي نير كافية طرين تواوب بيت سر جواب بخير بين دكتور شكري باني راقري كوليج زانستك ئەندازیارەکانی کشتتوکاڵی زانکۆی دهۆک کاک عەبدوڕەحیم یەکێکی ترە لە خەڵکی ناوچەکەی دیار لە شانەدەر باغێکی فستەقی بەرهەم هێنا ئەم ساڵ بزانم چۆن بیرۆکەکەت بۆ هاتووە چۆن بوو گرنگیت لەنێو ئەو هەموو دارە گرنگیت بە داری فستەقدا وڵی سەرەتا بەخێر بێن سوپاس بۆ قایمەقامی مێرگەسۆر و بەڕێوەبەراتی کشتتوکاڵی مێرگەسۆر بۆ ڕێخستنی ئەم پانێلە سوپاس مامۆستا بەڕێزەکان دەکەم بەڕاستی سوودی زۆری هەبوو سوودەکانێک لەوانەی ڕاستی ئەو زانیاریانەی ئەوان بەمەیاندان هەندێکم تەطبیق کردە بەس هەندێک نوێ بوو پێشتر نەمدەزانی ئەو ڕوەرم گرت بۆ نمونە نەهێشتنی گیا لە ناودارەکان نەمدەزانی کە ناوی گیا لە ناودارەکان هەبی ئەوها هەیە دەبی لە ناوی ببەم ئەوە یەک بەنسبەت دارەکانش بەڕاستی داری فستاق سامانێکی لەوانە نەوەکانیشمان استیفادەی لێ بکەن دارێکی تەمەن درێژە لەبەر هەندێک زیاتر گرنگیم پێدا و بیرۆکەوەمە بوو کە دارێک بچێنم تەمەنی درێژ بیتن ئەو دارانەی کە لە شانەدەر باس کرد چاندوتە چەند داری فستەقە والله ساڵی یەکەمە دەستم پێ کردی ئەو ساڵە بە 106 دار دەستم پێ کردی و ئینشاڵە لە ساڵانی داهاتوو پەرە پێ دەدەم و بەرهەمەکەم ینی دارەکانم فراوان دەکەم زۆر سپاس بەڕێز وەک ئاماژەم پێ کرد لێرە پانێلەکە بە کۆتا هاتووە ژمارەیەک پانێلیست لە زانکۆی کۆیە و زانکۆی سلێمانی لێرە بەشداریان کرد و هەتا زانکۆی سلێمانیش لێرە وەک یەکێک لە بەشداربووان لێرە چەند بەرهەمێکی هینە کە بەرهەمی عەلوکێ لێرە ئەو باسی لەوە کرد بۆ گرنگی بە تەنیا بە داری فستەق درێ بۆ باستان لەوە نەکرد کە گرنگی بە داری بۆ نمونە عەلوکە نەدرا لێرە لە هەرێمی کوردستان بەڵام لێرە پانێلیستەکان جوابیان داوە دکتۆر هەردی لە زانکۆی سەلاحەدین سڵاوت لێبێت بەشداربێک ئەم میوەی هێنا سەر مێز و باسی لەوە کرد بۆ گرنگی بۆ نادە تۆ وەڵامێکی داوە ئەگەر وەڵامەکە بۆ بینەر و بیسەری ڕوودا و ڕوون بکێ دەستان خۆش سوپاسان دەکەم ئێمە ئەو برادرە پرسیاری کرد نمونەتشی هینا بوو لەو بەرهەمەی کە خۆی لە باغەکەی خۆی هێتی ئاڵوباڵووە یان قەیسیە بەنسبەت ئەوەی کە ئەوڕۆ ئەمە باسمان کرد گرنگی ئەهمیەتی فستق با بزانین لۆ ئەو برادرە ئەو کاکی فەلاحە گلەی لەوەی هەیە کە بەرهەمەکەی خۆی لۆ بە بازار نەکرێ ئەمە لێرە باسی فستق دەکەین بەرهەمەکەی خۆی ئەمە لێرە وەڵاممان داوە بەرهەمەکەی خۆی ئەو نەباتە ئەگەر بێتە ئینتاز لە بازار بفرۆشرێ ئەو پەڕی کیلۆی
1500 بابك دي على أعلاكي بس فستق بيتبر كيلوي تقريبا 10,000 تا 15,000 لوستت لاني دوم لاني نباتك او نبات آلو بالو وقيسي هرشتك او بري عمري نباتك بعد صال بيتن بس تمني داري فستق سوري 6 سال زيادة دجيتن او وبزانم والله ما شي قانع لبو ابرا زوتيارانا دكتور هدي ناونشان بانيلك ئاڵنگاریەکان كان سين كلا بردم داري فستق هەیە لە هەرێمی کوردستان بۆ زۆر گرنگی پێنەدرا لەو ماوانەی لەو چەند ساڵی ڕابرد لە سیمینارەکەی خۆم لە پانێلەکە خۆم باسم کرد بەرچ گرنگی بە فستقنا لەبەر ئەوەی یەکەم باز لەوە دەکرێت داری فستق برێن ئینتاجی کەمە ئینتاج لۆ کەمە لەبەرەوەی داری فستق توخمی نێرە و مێی لە دوو داری زیایە یعنی دارێکیان نێرە دارێکیان مێیە ئەو فەلاحی کە دەچینیتن دارە نێرەکەی مچینە مەزرعەکی دادنێ یان بیستانەش دادنێ داری نێری زۆرە کە داری نێری زۆر بوو ئەوە ئینتاجی کەم دەبیتن ئەمە دەبی بدایەت فکر لەوەی کەوین پلانمان لەوەی هەبیتن ئەگەر بیستانێکی دانا دەبێ نسبەی مێیەکانی زیاتر بی لە نسبەی نێرەکان لۆ هەر نۆ نەمام داری مێ یەک نەمام داری نێر بەسا لە بۆی ئینتاج زۆر بیتن ئەوەیە لەبەر هەندێ ئێمە برێن فەلاح ئیتیمامی پێ ناداتن بەڵێ باشەکەواتە باسی ئەوەت کرد کە چیلۆ فستاق بۆ نمونە لە 10,000 بۆ 15,000 لەوانێ بچێ ئەوە چیلۆ بە 1000 دینارە کەواتە ئێوە وەکو مامۆستایەکی زانکۆ هانی خەڵکەدەن کە زیاتر گرنگی بە چاندنی داری فستاق ئەم بەردەوام ئەمن لە پاشەوەی کە ماستێرەکەم بەدەستێنە بەردەوام بە خەڵک دەرێن بە وەزارەت زراعەشم گوتێ بە مدیریەتی غاباتشم گوتێ با گرنگی بە داری فستق بدرێت لۆ داری فستق گرنگیەکی زۆر اقتصادی هەیە لەبەرەوەی ئەو بەرهەمەی ئەتودێ ئێستا بچینە زۆربەی لەوانە فەلاحەکان باسی ئەویان دەکرد پاش 5 ساڵی دێتە بەرەم ڕاستە پاش 5 ساڵی دێتە بەرەم بە ساڵانە ئەو بەرهەمە زیاد دەکا کە زیادی کرد ئەتوو بەرهەمت زیاد بوو اقتصادیت زیاد دەبی ئەو فەلاحە قازانج دەکە لەوەی کیلۆی ئاڵوباڵۆ یان قەیسێکی بە 1000 دیناری بدا ئەوی بە 15,000 دەدات دکتۆر هەردی لە زانکۆی سەلاحەدین دەسەکان خۆش دکتۆر فەخرەدین دیارە لە دکتۆر ئەگەر بیتە ئێرە هاوکارم بی لەوەی کە بەخێر بێت لە سلێمانیەوە چی بە ئامادەبووان گوت ئەمڕۆ لە گرنگی ئابووری داری فستاق لێرە دیارە درەختی بستە وەکو هەموو درەختەکانی کە تایبەتمەندیەک و گرنگیەکی ئابووری هەیە ئەمڕۆ باسمان لەوە کرد کەوا ئەم درەختە ئەتوانین لە کوردستانە زراعەتی بکەین بەڵام هەنگاوی ئەوێت بۆ ئەوەی کەوا بەرهەمهێنانی بەرەو پێشەوە بڕوە یەکەم هەنگاو لەوە دەست پێ بکەین کەوا بتوانین نەمامی متور بەکراو لە چەشنی گونجاو دروستکەین بۆ ئەو ناوچەیە کەوا تایە ئەڕوێنین و گرنگیەک و ئەهمیەتی ئەم میوەیەمان باس کرد کە زۆر گرنگە بۆ کوردستان و بە هیوای ئەوەی کەوا بتوانین لە ماوەیەکی کەمدا باخی بستە لە هەمووی کوردستانە دابمەزرێنین و ڕووبەرێکی باشمان هەبێ لە باخی بستە. کاک فەخرەدین ئەگەر پێم بڵێ مێژووی ژینگە پارێزی لە دەڤەری بارزان مێژوویەکی کۆنی هەیە پاراستنی هەر جۆرە دارێک بێگومان گرنگی و تایبەتی خۆی هەیە بەڵام ژینگەی بارزان یاخود خاکی بارزان چەند لەبارە بۆ داری فستاقەکە من ئەوەی بیستومە لە کۆنەوە محاولە کراوەکەوە داری قەزوار متوربە بکرێ بە بستە لە بەرزانە ناوچەی بەرزان واتە ئەمان زوو دەرێکیان بەوە کردووە کە ئەهمیەتی ئەم میوەیان زانیوە و بە خۆشحاڵیەوە هەر لە کۆنەوە وەکو کەلتورێک ئەبینی نەوەکو تەنها بڵێن بستە دارەکان هەمویان بە قەزوان و بە دارەکانی غاباتەوە پارێزراون لەم ناوچەیەوە لەوەشا دەرەکەوێت کە تۆ یەک ئەو هەموو ڕووبەرە ئەبینی کەوا لە درەختەکان من دەستخۆشی لە خەڵکەکە ئەەکەم کەوا ئەو کەلتورەیان هەیە بە هیوای ئەوەی کەوا لەسەر ئەو ڕێچکەیە بڕۆن و بتوانن پارێزگاری زیاتر لە دار و لە ژینگە بکەن دەستیان خۆش بێت.
پروفیسۆر یاریدەدەر فەخرەدین مستەفا حەمەسا لە زانکۆی سلێمانی زۆر بەخێر بێت دەستان خۆش کاتمان گرتی ئەمەش گفتوگۆیەک بوو لەگەڵ پروفیسۆر یاریدەدەر فەخرەدین مستەفا حەمەساڵح وەک ئاماژەم پێکرد زیاتر لە 2 کاتژمێر دەبێت لێرە لە هۆڵی قایمەقامەتی قەزای مێرگەسۆر پانێلێک لەژێر ناوی گرنگی ئابووری چاندنی داری فستاخ بۆ هەرێمی کوردستان ئاستەنگ و ئەڵتەرناتیڤەکان لێرە بە ئامادەبوونی 4 پانێلیست خرای ڕوو تۆ بە بەرهەمێ علاگەیەک پێبوو هاتی علاگەکەت هەندێ میوەی تێدا بوو ئاڵو باڵوو یان عەلوکە هەر ناوێکی لێنەی ئەمە بەرهەمی چەند ساڵی تۆ پێشەکی سوپاس بوو جەنابتان ئەوە من بەشداریم لەم پانێلە کرد کە لەسەر ئاماژەتان پێدا ئەو حەلوکە خومالیە ئێمە لە دەڤەری بارزان پێ دەڵێن قەیسی ئەم قەیسیە لە چاندنی ماوەی 1 ساڵ هەتا 3 ساڵ بە تەواوی دێتە بەرهەم ئەو حەلوکە ئەگەر لە بازار ساغ بکرێتەوە لە بازار ساغ بکرێتەوە ڕێگیری لە هاوردەکردنی حەلوکەی ئیرانی و تورکی بکرێت کیلۆی ئەمەی لە 3000 بۆ 5000 لە بازار ساغ دەکرێتەوە بەڵام حەلوکەی تورکی و ئیرانی نەک قەبارەکەی بە شێوەی ئەوەیە نەک تامەکەش بە شێوەی ئەوەیە بە 2000 و زۆر جیاوازە بەخۆم چاندیمە ئەوە حەلوکەی باخەکەی خۆمە چوومە تێستم کردیە نە لە تامەکەی نە لە قەبارەکەی شێوەی ئەوەی نییە ئێستا لە بازار بە من دەڵێت ئەوە بە 1250 دینار تورکیەکەی لەوەی گشتکەترە بە من دەڵێت بە 2250 بوویە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەشگیری و ڕێگیری لە هاوردەکردنی بەرهەمی ئەو بەرهەمانەی کە ئێمە هەمانە لە ناوخۆ ساغ بکرێتەوە دەبێتە هاوکاریەکیش بۆ جوتیار و هاندانێکی ئابووریش بۆ هەرێمی کوردستان هەنارمان هەیە قەیسیمان هەیە سێومان هەیە ترێمان هەیە هەموو ساغ ناکرێتەوە تەماتەمان پێدەگات سندوقی دێتە 1000 دینار شفتیمان پێدەگات کیلۆ بە 300 دینار ئەو حەلوکەیە ئەگەر هاوکاریم بکرێن حکوومەت هاوکاریەکی تەواوم بکرێت ئەمن گرنتی و بەڵێنی ئەوەی پێدەدەم حتا معاملەکانیش دا بنرێت ئەو شاربەتەی لە ئێران و تورکیاوە هاوردە دەکرێتن سەن ئیچە فلانە بێوانە بیمتوە لێرە بەرهەم دەهێنیت ئەو داهاتە بۆ خۆمان دەبێت و ئەو پارەش ناچتە دەرەوە گرنگی ئابووری چاندنی داری فستاق زیاتر لە 2 کاتژمێر لە هۆڵی قایمەقامەتی قەزای مێرگەسۆر بە ئامادەبوونی 4 پانێلیست کە لە زانکۆی دهۆک سلێمانی هەولێر هاتبوون لێرە لە ڕووی زانستیەوە بۆ ئەم جوتیارانە یاخود ئەو خەڵکەی کە بەشداریان کردبوو لە پانێلەکە باسییان لە گرنگی داری فستاق کرد و میوانان لە پانێلیستەکان جوابی ئەم بەڕێزانەیان داوە کە ئەمڕۆ لە هۆڵی قایمەقامەتی قەزای مێرگەسۆر لەبارەی گرنگی ئابووریداری فستاق لێرە گفتوگۆیە کرا و ئێستا کۆتایی بەم پانێلە هاتووە.